ئەم نمایشە دەرگای محکەمەی لێدەگرن ئیسلامیەکان. ئەبوو حامیدی غەزالی لە حوجرەی کوردەواری خۆشەویست بووە. بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پرسیار و گفتوگۆ لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆر یونسڕاوی دێنەوە خزمەتان لە ئەڵقەیەکی نوێدا. ئەم ئەڵقەیەشمان هەر درێژە پێدەر و بەردەوامبوونە لەگەڵ لەسەر هەمان بابەتی ئەڵقەی پێشوو کە بریتە لە مەسەلەی تەکفیر، مەسەلەی بەکافردانان، مەسەلەی ڕەتکردنەوە، مەسەلەی هەوڵدان و سەپاندن بۆ یەکڕەنگکردنی کۆمەڵگا لەناو دنیایەکی فڕەڕەنگدا، دنیایەکی فرەبیرکردنەوە، دنیایەکە ئیجتیهادات و تەویل و وەدەیان تەفسیر و لێکدانەوەی جیاوازی بۆ هەموو مقەدەساتی دینی هەیە و بۆ کۆی بابەتەکانی دەرەوەی دینیش هەیە. چەند دنیای دەرەوەی دین توانیوێتی دنیایەک ڕەنگکە و دنیای بە فرەڕەنجی قبول کردووە. ئایا دین دەتوانێت دوجار دام بۆ دابنێ کە دەبێت دنیا لە دەرەوەی ئایدۆلۆژیاوە ببینێ، لە دەرەوەی ئایدۆلۆژیایەکی سەپێنراوە جۆرێک لە تێکستی پیرۆز بخوێنێتەوە، هەوڵدا ئەم تێکستە پیرۆزە لەگەڵ دنیای نوێدا بگونجێنێ. هەوڵ دەدەین و ئەوان ئەو فەیلسوف و زانە گەورانەی کە لە ناو جیهانی ئیسلامیدا بۆچوون و لێکدانەوەی جیاوازیان هەبووە سەبە یاخود ئیجتیهاداتی جیاوازیان هەبووە، قسەیان لەسەر مەسەلەی فەلسەفە کردووە تا چەند لە ناو دەسەڵاتی سیاسی و لە ناو جیهانی ئیسلامی و لە ناو زانانی ئیسلامی باڵادەست و نزیک لە دەسەڵاتی سیاسی مەقبول بوون، قبول کراون، گوێیان لێگیراوە و تا چەندیش ڕەتکراونەوە، نەک تەنها ڕەتکردنەوە بەڵکو گەیشتۆتە ئاستی دەست و قاچ قرتاندن و سەر قرتاندن و دوجار بە جۆرەها شێوە سووتاندنی کتێب و سوکایەتی پێکردن بە جەستەیان. لەم ئەڵقەیەدا لێرەوە دەست پێەکەین کە ئەوانەی کە لە ناو دنیای ئیسلامیدا تا ئەندازەیەکی گەورە ڕۆڵی هەبووە لە ڕەتکردنەوەی فکری جیاواز غەزالی بووە. غەزالی ئێمە دەزانین کۆمەڵێ فەیلسوف و کۆمەڵی بیرمەندی گەورەی ناو دنیای ئیسلامیمان هەیە کە بەشی زۆریان لە وڵاتی فارسوانەوە هاتوون، لە ئێمە سیناوە بگرێتاوەکو دەگا بە ئێبن ڕۆشد و تاوەکو فارابی و کندی و زۆری تریان، ئیبن المقەفع و حەلاج و زۆریان. قسەکە لەسەر غەزالی لەوە هات کە غەزالی وەکو پیاە کە لە ناو عالەمی ئیسلامیدا تا ئەندازەیەکی زۆر گوێ لێگیراو بووە و تاوەکو ئێستا بەڕاستی کتێبەکانی دەخوێندرێتەوە. تا چەند ڕەوایەتی هەیە کاتێک کە پیاوێکی وەکو غەزالی، زانایەکی ئاینی وەکو غەزالی، کەسێکی وەکو ئیبن سینا، عالمێکی گەورە، زانایەکی گەورەی وەکو ئیبن سینا تەکفیر دەکات. هۆکاری ئەم تەکفیرکردنە چیە؟ و غەزالی لەکوێوە، یعنی سەرچاوی معریفی بدینی غەزالی چییە؟ ئەم حەقا بەخۆی دەدات زانایەکی گەورەی وەکو ئیبن سینا تەکفیر کات. ئەنجێمە لە ئەخیری پرسیارەکە دەست پێ بکەین. ئەبوو حامیدی غەزالی لە حوجرەی کوردەواری خۆشەویست بووە و بالذات لە کتێبی ئیحیا علوم الدین کە خاصە و فەسڵانەی کە باسی ڕەوحانیەت و تەسەوفەکە ئینکار ناکرێ ئەمە، ینی کورد خۆشەویستی و هینی کردو. تەنانەت ئێمە بیرم دێ لە نەوەتەکان لە حوجرە هەنێ دەقی غەزالیمان لەبەرە کرد باشە. بەڵام ئەوەی کە ئێستم گوێبیستە بینە هامەسە خەڵکانێک باس لەوە دەکەن کە غەزالی یەکێکە لە فەیلسوفەکانی. غەزالی ئەسڵەن فەلسەفەی بە کوفر زانیوە. غەزالی تۆزێک چۆتە ناو علم الكلام. علم الكلام زۆر جیاوازە لەگەڵ فەلسەفە. علم الكلام يعني إعمال العقل في النص. يعني تۆ چۆن دەقێکت هەیە، ئەم دەقە کە ئەیهێنی ئەم تێکستە چۆن عقل تێیدا بەکارهێنی و ئیتر هێرمۆنۆتیکا و ئەمانە چۆن دروستە بێتن و نیتاج و مەسەلەن کۆنتێکستەکە چی دەرەچێتنەوەی پێڵێن مەفهوم. علم الكلامە کەش تەنانەت خۆی لە ژیانی خۆی کتێبێک گەنووسێ بە ناوی ئیلجام العوام عن علم الكلام. ئەڵێ ئەبێ نخبەیەک علم الكلام بخوێننەوە دواتە دەستە بژێر عوام نابێ بۆ خەڵکی گشتی نابێ عقل بەکار بێنێ لە دەق. ئەڵێ لەبەرەوەی گومانیان لا دروستە بێ، گومانیان لا دروستە بێ کافرە بن. جيد. ئێمە لە نقطەی کوفرەکەەوە بۆستیم بزانێم ئەم کۆفرێت چییە لە لای کاک غەزالی بەڕەحمەت بێت. زانی مەسەلەن لە منهەجیەتی من ڕەحمەت بۆ هەموو کەسێک گەنێرم بەمە خوا وەڕەحمەتی وەسعەت كل شيء، يعني خوا ڕەحمەتی وتربیەتی ئەو منهەجیەتی. جيد. ئەم ئەڵێ ئیبن سینا هاتووە ئەڵێ وجود ئەزەلیە،
يعني گردون هەر هەبووە. ئەمەی لە بەحسی کۆنی فەلسەفە پێڵێم مەسئلەت ئەزەلیەت العالم کەمە لە ئەرسطۆ هاتووە، دوای ئێستا پێڵێن ئەزەلیەت المادة، المادة لا تستحدث ولا تفنى، يعني مادة لنبونا ودينا لناودة شيء مقاعدة فيزيائية زاني أمدي أو قصيئك ولا بيز بابية أخوار أو كافر لبر أو مع ذلك ابن سينا إيماني ابن سينا أجر بتشيتهين روحانيتك وتصوفك تيايا ما الله به عليم أو ما نورت أما نجوان دوازار من دقيقي ابن رشدين موكا لسر ام كتابي غزالي اينوسي بناوي تهافت الفلاسفة طبعا والفيلسوفة كان كافر، فارابيش كافر طبعا ام وكنديش كافر وهينيش ابن سيناش. ابن رشد الله كا غزالي طبعا كتابك ابن رشد رنجة مشهور نبي لبروي اجا نخبيك تهافت التهافت باجا ابن رشد لما مقدمة الله شخصيتي كي يكون غزالي بنمونا كقصة الفيلسوف كان اصلا خوي لفلسفتين قيشتوه والله مشكلة أولية غزالي لفلسفتين قيشتوه إنزا قصة الفيلسوف كان لكروكي دين اشتينا قيشتوه كروكي دين جوهري دين يعني روكاشيتي دين رقمنا عليك بزانه قصة لقلب كاشتي قزانه مثلا ما يجي لي بوا باشا أنا وجدي بالي بلام روحي دين كروكي دين نعم ما تو اگر فقيه بمتكلم بأبيتي بقي بلام الله غزالي لما اشتينا قيشتو انجا جواب يداتو اوي بيوي اهلي تايبت من بي بقريتو بو كتابكي زور بجواني اي بيني غزالي اما بو اكا غزالي بو ام خطوية اكا بو لخويا و اتي بجياني فيلسوفة كان بتايبتي ابن سينا ابيني امانة مقامي كي زور قوري ورقرن لدولة مثلا خلق بتاويكي بالا سيريانك كسيكي وكو ابن سينا بيش اوي فقيه فيلسوفيك ومفسريك به ام دكتوريكي زور عظيمة كتابكي بناوي قانون في الطب نزيكي 600 صال حكمي كل سر عرس باشا أوروبيا كان بيش شرقية كان بيش ايمي روجالاتي استفادة لم كتابي او كردوه بيني مرتبيكي برستري بيلين الفيلسوف ويستي لمبدا توتون لو أدي يكفي شكت بما وكهميشة وفي شك 80 مربوة او يشتكفيره وتيما كافرة أبي بيت أخواره وأما دريجاك يشي تنانت خود إسا ناوي حلاجت هنا أما دوائيك شخصيتي كيوكو حلاج با أبي حلاج يكتبي هي بس بسم الله الرحمن الرحيم يكتب باشا تو ورد صار لا بر بسم الله الرحمن باشا كتب الطواسيني هي بيزغا ما وكوت مميان فوتان لترسان تو كتبي برامبر بو سوتين اگر هيچ نيه اگر كتبي برامبر باطل بوتا ناعقلانية بوي سوتيني غير ليه ترسي تو لشتيقت سوتينيك ليه ترسي وانية ابن تيمية دي كدلين عارف بالله حلاج يان مثلا ابن 70 يان سورة ورديكي خومان كاك صلاح الدين ايكوجي بو لبروي او فقيهانا كهميشة ماستاوتشي دورو برو لقامي سلطان واميرة كان بون لبيقي خويان اترسن بۆیە دەڵێن ئەمە کافرە ئەمە ئاسایشی نیشتیمانی تێکەدا واتە شەڕەکە شەڕێکی ئایدیۆلۆژی نییە دینی نییە شەڕێکی پێگەی شەخسی و ژیان پەرستیە بە بەرگی دینی ئەیکەن کەڤەرێکی دینیان بۆ دروست کەڤەرێکی دینیە ئەگی ناخۆشیان لەناوە خۆیان هین نییە دکتۆر من لەگەڵ حاکم ڕزگار لەو هینە بووین لەو پێشەنگایی كتير بوي سليماني هر ملايك هاد باوشي بو منه كردوا حاكم رزقار ملايك يان راقد وتي تو ناوكي ناله وتي دكتوراشي ابو طبعا للشريعه وما وصاي زانكو ما نشو وتي باشا اي ولا تلفزيون بو بخلق الله انا مكافر لي وتي نا ايما هني قواعد وهين ما يوصل باوقاف او لا وتم بيزقل لما
تۆ بە ڕاشکاوی بڵێ ئێمە پێگەیەکمان هەیە کە پرسیار درستە بێت دوای خەڵک یەخی ئێمە گرێتەوە ئەڵێ چەند ساڵە ئێوە بۆ ئەوەتان ئاواوەتووە کە حەقیقەتەکەی ئەوەیە ئەجینا دکتۆر ئێمە ئەو 4 حەڵقەیە قساکەین ئەوەنەی ئێمە ئاەتە هێنینەوە ئەوەنەی ئێمە حەدیسی صحیح هێنینەوە چی ئەیهێنێتەوە دوو بەرژەوەندی چییە مەسەلەن ئێمە خەڵک ڕادەستکەین بڵێن وەرە بڕۆ ئەوە ڕێگەی جەهەنەمە ئەو جەهەنەمەکەش الحەمدوللا لە دەستی کەس نییە لە دەستی خوایە جا ئەمە کە ئەمە دێتن مەسەلەن ئیبن تەیمیە دێ بۆی عارف بالله دروست نەبێ قوتب دروست نەبێ ئەو مصطلحانەی کە لە علمی تەسەوف و علمی عرفان هەیە بێگەی ئیمامی ڕەبانی و ئەمانە دروست نەبێ ئەم تەکفیریانەکە بۆیە ئەم تەکفیرە ئەمێنێتەوە تەکفیر لە سەدەمی چێ هەیە بۆ سۆفیەگە بینی تەکفیرکە بۆ بە حەیاتی فەیلسوفێک لە هەموو دینەکان تەنانەت فەیلسوفە مەسیحیەکان بێنە فەیلسوفە یەهودیەکان بێنە کەسێکی وەکو باڕۆخ سپینوزە موسا بن مەیمون بە حەیاتی بە کەسێکی مەلایەکی دیکە یان حاخامێکی یەهودی و تۆ کافری نایهێنێ لەبەرەوەی ئەزانێ حەقیقەت شتێکی ڕێژەییە و ئەزانێ هەچ کەسە و بەپێی تێگەیشتنەوەی بڵێ تەکفیر بەستراوەتەوە بە دین تەکفیر بەستراوەتەوە لەناو دینەوە هاتووە بە فەقیهەکانی دین بەستەمە بەمانەی کە تیجارەت بەدین بە ناوی دینەوە دەیکە کە بە ناوی دینەوە ئەیکە ئەجینا لە ئەسڵی دین کە پێغەمبەر تەکفیری نەکرد بێت تۆ لەکوێ هێنا لە ئەسڵی دین نییە لە ئەسڵی دین نییە منیش بۆیە دەمەوێت بەڵام کەسێکی گەنج ماوالی 2000 کە ئێستا ئەبینی ئەڵێ کافرە دەڵێ ئەوە دەبێ خەلەلەکە لە دینەوە بێ دکتۆر ئەم گەنجە دەبێ خەلەلەکە لە دینەوە بێ بۆیە ئەو مەلایانە بەیەکتر ئەڵێن تۆ ئێستا دیاردەیەکت بینیوە خاصان لە کوردستان دروست بووە مەلاکان جوێن بەیەکتر ئەدەن ئەو بۆ وەڵێ کافر ئەو بۆ وەڵێ موشریک وەرە گەنجێکی خزممان لە میوانیەک بووین وتی ئەرێ فڵان کەس مشریکە وتم مشریک چییە وتی وەڵا نازانم ئەڵێن مشریک یعنی کافر وتم بابە مشریک زەمەنی پێغەمبەر بتیان نەپەرست 4-5 کەس شتیان لێ بووە خوا بەوەی کەسێکیێتە لای پێغەمبەر لە صحیح بوخاری هەیە ئەڵێ کەم تعبود ئەڵێ 5 ئەڵێ تۆ چەند خواتە ئەڵێ 5 خوام هەیە پێغەمبەر ناڵێ تۆ کافری تۆ ئەوە ئەڵێ من لێ ڕەغەبیک وەلی ڕەهەبیک ئەڵێ تۆ پەنا بۆچێ ئەبەی کاتێک کە ترسێکت هەیە یا کاتێک کە ئارەزوویەکت هەیە بێتە دی ئەڵێ الذی فی السەما ئەڵێ ئەو خوای کە لە ئاسمانە پێغەمبەر ئەڵێ فەترک الذی فی الأرض واعبد الذی فی السەما تواز لەمانەی عرز بێنە ئەوانەی عرز کەس خوانی کەس نییە ئەمەی ئاسمان ئەمەی مطلاق ئەمەی ڕەها ئەم خوددایە بۆیە ئەوە بەردەوامیە بێتن و تاوەکو ئێستا و ئەمانەی ئێستا کە قسەکانەکەن من نەک لەسەر مستەوای کوردستان و عێراق لەسەر مستەوای عالەمی ئیسلامی کیباری عولەما مەسەڵەن ئێستا ئەمەی بۆتە مفتی فۆزان الفۆزان 5 ساڵ پێش ئێستا کتێبێکی تایبەتی هەیە ئاڵێ هین چی پێ دەڵێن سیاقەتی ژن بۆ سیارە کوفرە دوای محەممەد بن سەلمان کەوتی ئاسایی ئەوەیە کرد و دواییش داوای کرد بۆ کتێبانە ڕابکێشنەوە لە بازار کەوتێتی کوفرە سڵتان بۆیە ئەو مەلاوهینانە لەگەڵ دەسەڵاتی ئیمڕۆ ئەڕۆن تۆ ئیمڕۆ سەرکردەی سەرۆکی هەرێمی لەگەڵ دینی تۆن سەیرەکەن تۆ چیت لا دین بێ ئەوە چیت لا بیر و باوەڕ ئەمە وا بووە لە هەموو دینەکان فەقیهەکان هەمیشە وا بوونە بەڵام ئەمەی فەیلسوفە ئەمەی عاریفە شتی وایتیان نیە و تەحەدا ئەکەم لە هەموو مێژوو کەسێکی وا هەبوو بێ دەستخۆش بکاکتۆر بچینە سەر مەسەلەی ئازادی بیرروڕا یعنی ئێمە هەمومان دەزانین مەسەلەی تەکفیر مەسەلەی بە کافردانان ینی قفڵکردنی بیرکردنەوەی کوشتنی بیرکردنەوەی بەرامبەرە واتە تۆ قبول نییە کەسێک هەبێ بە جیاواز لە تۆ ڕوئیایەکی جیاوازی هەبێ لەسەر بابەتێکی معەن جا ئەم بابەتە هەرچی بێت دینە یا غەیری دین ئەمە چ لە ناو نازیزمی ئەڵمانی هەبێ و چ لە ناو فاشیزمی ئیتالی هەبێ و چ لە ناو فەلسفەیەکی ئەلمانی هەبێ و چ لە ناو دیندا هەبێ دوجا بریتە لە سانسۆر و قەدەغە و ڕەنگە بەناو خوێندا بڕوا بتوان تحقیقی و بەناو خوێن زۆر ڕۆشتووە هەم لە ئەوروپا و هەم لە ناو عالەمی ئیسلامیشدا ئایا ئازادی بیر و باوەڕ عەقیدە وەک پرەنسیپێک لە کۆمەڵگە نوێکاندا چۆن دەتوانێت لەگەڵ مەسەلەی تەکفیر هەڵکە چۆن دەتوانێت تەفاعولکە ئایا تۆ کۆمەلگایەکەت هەیە لەلایەکەوە جوڵەیەک دەکرێ ئەم جوڵەیە بەدڵی ئەو نییە لەگەڵ ئەم ڕێباز و ئەم جۆرە بیرکردنەوە فقیهەی ئەو گونجاو نییە تەبانایەتەوە
دێ ئەم جۆرە جوڵەیە تەکفیر دەکات و تۆش لە کۆمەلگایەکی مۆدێرنی هاوچەرخی کە ئەمەی تێدایە ئەمە هاتوۆتە ناو کۆمەلگاکەت پێشی پێناگیرێ خەڵکێک هەیە حەز دەکە ئەم جۆرە هوەرە نمایش بکات بەڵام تۆ لەولاوە تەکفیری دەکەی بە جۆرێکتر بە پاساوی پیرۆزی بە پاساوی تێکشکە بە پاساوی پەلاماردان و هێرشکردن بۆ سەر نەریت ئەمە چۆن ئەم تەفاعولە چۆن دەکرێت ئەم بێکەوە ئینسیجام و گونجان و هارمۆنێتە چۆن دروست بکرێت سیکە تەکفیر نەک لە وڵاتێک یان شارێک تەنانەت لە ناو ماڵێکیش نابێ هەبێ ئەبێ تەکفیر بگەڕێنینەوە شوێنە ئەسلێکە کە ئەمە حکمێکی ئیلاهیە و تەکفیر بەمانای ئەوە تۆ بەهەشت نابینی و چیتە دۆزەخەوە ئەمە ئیشی خوایە بەڕاستی ئەم دەسەڵاتی نەداوەتە کەس بەداخەوە ئیبن قەیم کاتی خۆی کتێبێکی نووسی کە تەڵەبەیەکی ئیبن تەیمیەیە بە ناوی الموقعون عن رب العالمین ئەمانەی ئێمە ئەو مەلایانەی کە قسەکەن لە جیاتی خوا واژووەکەن باشە تۆ چی ئەم حەقی داوەتە تۆ پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام لە ژیانی خۆی بە حەیاتی نیوتووە من واژووەکەم لە هینی تۆ خەڵک پرسیاریان لێ کردووە مەسەلەن هاتووە وتیانە یا ڕەسوڵ الله مانگ بۆ وایە قورئان ئەڵێ چی ناڵێ تۆ محەممەد وا بڵێ ئەڵێ یەسئەلوونەکە عەنی الئەهیلە ئەوان پرسیارەکەن بەڵام خوا جواب دەداتەوە یەستەفتونەکە داوای فتوات لێ ئەەکەن من بۆیە دەمێکە قسەم لەسەرەوەش کردووە کە شتێک نییە بە ناوی فتووە فتوای تۆ لە جیاتی خوا پێغەمبەر مفتی نەبووە پێغەمبەر کە داوای فتوایان لە پێغەمبەر کردووە ئەڵێ یەستەفتونەکە قورئانە فەرمێ ناڵێ تۆش فتوا بە یا محەممەد ئەڵێ قل الله یفتیکم خودوا فتوادا بەتەنیە ئەمەی دیکە ئەم تەکفیرە کەس مافی نییە کەس مافی دینی زانایکی دینی هیچ کەس دامەزراوەی پێغەمبەر بۆی نەبووە کە پێغەمبەر بۆی نەبێ یعنی ئێمە چین لە چاو پێغەمبەر وانە تابعی پێغەمبەرین عەلەیهی السەلات وەسسەلام فمەسەلەی تەکفیر کە ئێستا هەیە خاصە لە ناو موسڵمانان چونکە مفرەدە یا چەمچی تەکفیر کە هەیە بە شوێنە یعنی ئەمە ماڵی حەڵاڵە ئەمەی لە بۆ نەسڕ حامدە بوزێت هیچیان پێ نەما لەسەر کتێبەکەی النەس والتەویل وتیان بابە تۆ یا تەویل النەس وتیان تۆ ژنەکەت لێت حرامە تەلاقەکەت هەڵوەشایەوە بە زۆر یعنی سیدکە مەبەسم ئەوەیە تەکفیر هەنگاوەکەی ئاوایە ئەوەی دیکە فەرج فۆدە منازەڕەیەکە کا لەگەڵ جەماعەتی ئیخوانەکان لەسەر عەلمانیەت دوایە ماڵێن تۆ کافری و ئەشی کوژن ئەنجە تۆ هەنێ جار ئەبێ بڵێ مەمنونم بەوەی تۆمەتەکە بەس لە هینێکی دینی بمێنێتەوە شتی وات بۆ دروستەکەن بۆ لە بەرەوەی ئەمان ئەڵەن حەدیثێکەیە کە حاشا پێغەمبەر گەورەترە عەزیمترە لەوەی قسەی وا بکا ئەڵێن پێغەمبەر وتێتی باهیتوهم بوختانیان بۆ دروستکەن بۆی لە پێش چاوی خەڵک ناشرین بێ وی فەرسفۆدەیان وا لێ کرد کۆمەڵە تۆمەتی کۆمەڵایەتیان بۆ بەڵام ئەمە سەردەمێک کامێرە هەبوو ئەو شتانیان بۆ تۆمارکردنی ئەجینە ئەمە هەر لە سەردەمی مالکی بن نوەیڕە دوای وفاتی پێغەمبەر عەلەیهی السەلام ئەو شتانە بەردەوام بوو تا دێتەوە بەڵام ئێستا مەسەلەن بەعزێک لە دەوڵەتی هین تەکفیریان کردۆتە تاوان گەورەتر لە تەشهیر یعنی گەورەتر لە ناو زڕاندن کە کەسێک تەکفیرەکە تۆمەتێکە ئەمە لای ئێمە چی ماوەتەوە لای ئێمە مادەیەک ماوەتەوە لە قانونی عقوبات ژمارە 111 ساڵی 1969 بە ناوی ئیزدیراء الئەدیان مادەی 372 ئەڵێ هیچ کەسێک قسەیەک بە ڕەمزێک یا بە شتێکی ئاینی بڵێ ئەمە دەبێ مەحکەمە بکرێت ئەوەلەن ئەو مادێ بۆ زەمەنی ئێمە نابێ ئەو مادێ بۆ دروست بوو دکتۆر ئەو مادێ بۆ ئەوە دروست بوو لە شەستەکان وایان بیر کردەوە لە عێراق و لە ناوچەکە کۆمەڵێک دینی کەمینە هەیە وەکو ئێزدی وەکو سابی ئەیمەندایی وەکو بەهائی بۆی ئەمانە پارێزراو بن ڕەمزەکانیان پێغەمبەر و کتێبە پیرۆزەکانیان ئەو مادیان دروست کرد لا یەزال ئیسلامیەکانەوە ئێستا بەکاردێنن لە دژیتۆ من نزیکەی تا ئێستا نزیکەی 40 داوای وام لەسەرە هیچیشی ناسەلمێن لەبەرەوەی ئەگەر کەسێکە بێ بەرگری لەم دینە بکەم منم بەخوا من خۆم پێزام لەبەرەوەی منەوەی پێغەمبەرم و لە مناڵی لە ناو ئەوە بوومە و ژیانی خۆم لەسەر ئەمەداناوە ئوستاز بابینە سەر ئەم دنیا مۆدێرنە ینی ئەمە ویستم با قسێک لەسەر فەرسفۆدە بکەم بەڕاستی کوشتێکی زۆر ناحەقی کوژرا لەبەرەوەی دوایەوەی کە
کۆمەڵی تۆمەتی بۆ دروستکرا لەلایەن حەسەن بەرنا و محەممەد غەزالی شەقاوانە کۆمەڵی شتیان بۆ دروست کرد کە لە ڕووی کۆمەڵایەتەوە جگەل بۆی ناو کۆمەلگای میسری شخصیت و پێگەی بڕوشێنن تەنانەت ئەو کەسی کە کوشتوشێتی ئێمە هەمومان دەزانین چیرۆکەکەی کە لە دادگای پرسیاری لەکەن تۆ لەسەر چی کوشتوتە چۆن دەزانی ئەمە کافرە یا کەفری کردووە دەڵێ من خوێندەوار نیم ئەی دەڵێ چۆن دەزانین دەڵێ شتێکیم نەخوێت لەبەرەوەی فلان کەس فتوای داوە ئەبەستم لە فتواکەوە بۆ لە کاتی جەژندا کوشتوتە لەبەرەوەی کە بۆی کە سوکارەکەی زیاتر ئازار بچێژن ینی تا تۆ دیقەت لە مەسلەی ئەم ڕقەتوندا کە بە ناوی فتوای تەکفیرکردنەوە لە ناو کۆمەلگادا دروست دەبێت ئەمە کارێکی ئێجگار کوشندەیە ئەمان چیرۆکەکەی جعد بن درهەمە ئەمە پێشتری جەژر سەریە بڕێ ئەیوهە الناس بنێمە المقەفعیان وا لێ کرد حەلاجیان وا لێ کرد پەلەکانیان بینە سەر مەسلەی ئەوەی کە مەسلەی تەکفیر لە بابەتێکی کەسی دەرکەین بیکەینە بابەتی گروپ ینی تەکفیر تەنها بەوە ناوەستێکە شخصێک گروپ تەکفیر دەکات زانایەکی ئاینی یاخود ناوەندێکی مؤسسەیەکی دینی کە بەناوی فتوا و فتوایە دەردەکات و گروپێکی دینی تەکفیر دەکات بەڵکو دەپەڕێتەوە بۆ سەرەوەی گروپی کۆمەڵایەتی ڕێبازی دینی تەکفیر دەکات مەذهب تەکفیر دەکات دین تەکفیر دەکات کۆمەلگا تەکفیر دەکات نەتەوە تەکفیر دەکات یعنی دەپەڕێتەوە بۆ مەسلەی تەکفیرکردنی فکری سیاسی فکری لیبرالی فکری دیموکراسی ئەلمانیەت یعنی ئەم هەموو حەقا لە چوە دێکە تۆ مەسلەی نیشتیمان پەروەری مەسلەی نەتەوە ینی کۆمەڵێک لەو بابەتانە لەو چەمکە فکری و سیاسیانە بە ئارەزی خۆت تەکفیر دەکەی ئای چی ئەم ڕێگایی داوە تا چەند ئەمە مزداقیەتی هەیە تا چەند ئەمە باوەڕ پێکراوە ناو کۆمەلگادا ئەمەش گەڕێتەوە سەر ئەوەی کە بڵێ حديثێکیان دروست کردووە ئەڵێن افترقت اليهود إلى 71 فرقة 71 فرقة وافترقت النصارى إلى 72 وستفترق أمتي إلى 73 فرقة أمتي من أبناء 71 مذهب كلهم في النار إلا واحدة هەمویان نشنە جەهەنەم ئومەتی پێغەمبەری بۆ بستە جەهەنەم کاکە تۆ ئەسڵەن لە سلێمانیا بۆ خۆت لە مەهابات ئیمانە هێناوە بۆ بستە جەهەنەم ئەڵێ ئەی یا ڕەسوڵ الله بۆیە پێڵێن فرقەی ناجیە حەدیسی فرقەی ناجیە ئەڵێ یا ڕەسوڵ الله کاممان نەجاتمان ئەبێ کام فرقەیە ئەڵێ ما ئەنا عەلەیه وەئەصحابه طبعا ئەوەڵەن ئەم حەدیسە صحیح نییە بەڵام هەمویان بە صحیحیان وەرگرتووە اینجا لە هەر مەذهبێک بپرسی لە کابرای ئەشعەری بپرسە لە کابرای سەلەفی بپرسە لە کابرای ماتوریدی بپرسە بڵێ ئەمە کێ ئەڵێ ئەو منم مەذهبەکەی منە چێتە باش ئەڵێ من ئەسمە باش هەمووی بەرەوجانم جەماعەتی ئەوەی با بە ئێمە موسڵمانی باوەڕمان بەخوا بە قیامەت و نوێژەکەین و جێی دەڵێ نە دەبێ وەکو من بیر بکەیتەوە ئەمە یەکەم کەس طبعا کە ئەمەی پێڵێن تیۆریست واتان دەیکاتە نەزەریەی بۆ داانێ نەزەریەی تەکفیر کاک ئیبن تەیمیەیە ئیبن تەیمیە دێ تەسیسە تەقدیسەکەی رازی فەخردین رازی هێنێ کە کتێبێکە لە علم الكلام ئەیهێنێ نەقڵ تەسیسە تەقدیسە نووسێ ئەڵێ خودای ئەشعەریەکان معدومە ئەڵێ ئەو خودایی کە ئەشعەریەکان باوەڕیان پێێتی بۆ سیفەت و مواسەفاتانەی کە خۆیان باسیەکەن معدومە وجودی نییە ئەسڵەن ئەڵێ ئێوە عەدەمە پەرستن باش دوای ئەوە سەیکە اینجا ئەمە بەهین دێتن کەسێکی دیکە لە ناو ئەشعەریەت دێ بە ناوی ئیبن حەجەر بەڵام ئیبن حەجەری عەسقەلانی نا ئیبن حەجەری هەیتەمی صاحبی تحفە کاتی خۆی لە حوجرە ئەما خوێند فقهی شافعی ئەم کتێبێکی هەیە بە ناوی فتاوى الحەدیثیە ئاڵێ ئەسڵەن ئەو خوای سەلەفیەکان و ئیبن تەیمیەکان ئەی پەرستن ئەمە بتە ئەڵێ بتێکە دایان ناوە لە ئاسمانە طولی هەیە طولەکەی ئەوەنەیە سێبەری هەیە عەبای هەیە ئیژزاری هەیە ئەی بە نەخوێنی هەیە باشە دوو دەستی هەیە دووکی ڕاستێ طبعا ئەمە هەوو بە ئەحادیث ئەڵێ ئەمانیش ئەوەیە يعني مذهب كافرك كمذهب كافرك إن دوائية تسر أما غير هر نشتمانك مذهبي وەرەگرێ
مثلا دەولەی سەفەوی دروستە بێ دوایی ئەبێتە دەوڵەتێکی شیعە ئەڵە ئێوە هەمووتان مەجووسن. بابەوانیە خەڵکی تێدایە سونەیە، خەڵکی تێدایە ماتوریدیە، باشە ئەهلی حەدیسی تێدایە دەڵێ نا تۆ مادام لە نیشتیمانی ئەمە ئەژی لەسە دینی مەلیکەکەیەتی بە دەلیلی ئەو حەدیسەی ئەناس عەلا دینی مولوکیهم، تۆ لەسەر دینی مەلیکەکەی خۆتی. باش نییە؟ تەسەوڕەکەی ئەم هینە ئەم تەکفیرکردنی مەزهب بۆ مەزهب ئومەت بۆ ئومەت بەردەوام بوو تا سەدەی هەژدە. محەممەد بن عەبدولوەهاب ئەو کاتێک کە ئەو دێ ئەزانی لە حەرەمی مەکە و مەدینە لە سعودی بڵێ بەڵێ ڕۆژی 20 نوێژەکرا. مەسەلەن لە هەر نوێژێک هەر مەزهبێک ئیمامی خۆی هەبوو، ئەحنافەکان، شەوافیعەکان، حەنابیلەکان، باشە مالیکیەکان نوێژ لە دوای یەکتر کافر بوو، یعنی هین نەبوو. ئەم دێ حەنبەلیەکان دەسەپێنێ، ئێستاش حەنبەلیەکان پێش نوێژیەکەن ئەش سەپێنێ دەڵێەوە ئێرە بیلاد الئیسلامە و ئیمامی ئەهلی سونە و جەماعە. طبعاً ئیمامی ئەهلی سونە و جەماعە کە سەلەفیەک بیڵێ مەبەستی ئەحمەد بن حەنبەلە، و ئەحمەد بن حەنبەل یەکەمین کەس بوونە کە حەنەفیەکانیان لە بەغدا تەکفیر کردووە، بە ئەبوو حەنیفەیان وتو ئەبوو جیفە کەوتە باوکی پاکیەتی حەنەفیەت لەوە تۆ پاگەی، ئەمە ئەڵێ ئەبوو جیفە ینی باوکی کەلاک. ئیتر ئەمە بەردەوامە بێتن تا ئیتر هێڵێک بۆ ئەوە دابنین تۆ بیلاد الکوفری و من بیلاد الئیمانم. فکە هێڵی ئەمە دروست بوو، بەڵێ دابەشکردنی ئەمە لە مابەینی بیلادی کوفر و بیلادی ئیمان. ئیتر منەتوانم غەزات بکەم، مثلا صلاح الدین ئەیوبی وتی ئیسماعیلیەکان کافرن لەبەرەوەی لە ئەسنای قسەکردن پەنا ئەبەن بۆ قسەکانی ئەرستۆتالیس و ئەفلاتون و ئاەتێ هێنن لە ئینجیل و لە تەورات، مەمانە کوفریان کردووە. اینجا حەدیسیان دروست کرد کە پێغەمبەر تووڕە ئەبێ لە ئیمامی عومەر ئەڵێ عومەر ئەو تەوراتت چیە بەدەستت؟ من کتێبێکی کامڵم بۆ هێناوی. ئەڵێ ئەبانە جیهادیان بکەی، بۆی بە ناوی جیهادەی کوژن. کابرای فەیلسوفیش کە ئەکوژرێ بە ناوی جیهاد ئەکوژرێ، بۆ لەبەرەوەی ئەمان کافرن، سنووری کوفریاندا. ئوستازەکە بینەوە سەر ئەم بابەتە بگوازینەوە بۆ نێو کۆمەڵگەی خۆمان، بەستم کۆمەڵگەی کوردیە. کۆمەڵگەی ئێمەش کەم تا زۆر دەست و پەنجەیەکی تا ئەندازەیەک لەگەڵ ئەم مەسەلەی تەکفیرکردن و مەسەلەی بە کافردانانە نەرم کردووە. هەم لە مەجای لە بواری فکری سیاسیدا بەشێک لە ئەفکار و لەو ئەفکارانەی کە لە دنیاوە هاتوونە ناو کۆمەلگە نوێەکانی بەشەریەت، تەنها نهاتون بۆ ناو کۆمەلگەی کوردی، بۆ تەواوی کۆمەلگەی بەشەریەت، جوگرافیای بەشەریەت گوازراوەتەوە، شتێکە ڕێگای پێ ناگیرێ، هەمومان دەزانین، وەکو دەڵێن دنیا بۆ گوندە بچووکە ئیدی هیچ شتێک نییە ناتوانێت ڕێگای پێ بگرێ. بەشێک لە نەقڵکردن و یاخود گواستنەوەی ئەم جۆرە لە فکرە سیاسیانە هێنانی بۆ ناو کۆمەلگەی کوردی تا ئەندازەیەک تەنها بریتی نییە لە ڕەتکردنەوەیکی ئاسایی، بەڵکو تا ئەندازەی ئەوە دەڕۆن کە ئەمە بریتە لە کوفر، بریتە لە لادان لە پرەنسیپ و بنەماکانی شەرع، لادان لە دەقە پیرۆزەکانی قورئان، لادان لە ڕێنمایی و تەعالیمەکانی خواوەن. یعنی بۆ نمونە تۆ مەسەلەی ئەلمانیەت ئەم جۆرە مامەڵەی تا ئەندازەیەکی زۆر لەگەڵ دەکرێت. ئێمە قسەمان لەسەرەوە نییە کۆی دین بەم شێوەیە یاخود کۆی زانانی ئاینی پێمان وابێ، بەڵام هێندێک لە حرەکاتی دینی لەناو کۆمەڵگەی ئێمەدا هەندێک لەوانەیە کە خۆیان وەکو منەزیرێک دەردەخەن لە ناو حرەکاتی دینیاندا کە تۆ مناقەشەیان لەگەڵ دەکەی کە گوێبیستیان دەبی لە بەرنامەکاندا یا لە نووسینەکانیاندا بەم جۆرە مامەڵە لەگەم ئەم چەمکانە دەکەن، ئەمە چەمچی لیبرالی بەم شێوە چەم. ئێمە ناڵێن ئەوانە فریشتەنە و پاچێتی دنیایان تر لە خۆیاندا هەڵگرتەوە، بەڵام دوجار ئایا ئەمانە دەکرێت هەروە بە ئاسانی و بە سەرپێی تۆ حرەکەیەکی سیاسی هاوچەرخ بێ بڵێ ئەمە ئەلمانیەت بریتە لە تەکفیرکردن، لیبرالیزم بریتە لە تەکفیرکردن، نیشتیمان پەروەری و مەسەلەی نەتەوە بریتە لە تەکفیرکردن، چەمچی هاوڵاتی بوون و ماوەتەنە بریتە لە ئایا ئەمە تا چەند دروستە؟ بۆچی ئەو مافەی بۆ نمونە بە من داوە تەکفیری دکتۆری یونسکەم لەبەرەوەی پیاوێکی ئەلمانی بۆ نمونە، یا تۆ تەکفیری من کەی لەبەرم باوەڕم بە مەسەلەی نەتەوە هەیە، باوەڕم بە مەسەلەی نیشتمان هەیە، باوەڕم بە مەسەلەی تێپەڕاندنی سنوورەکان نییە بە ناوی دینەوە یا بە ناوی مارکسیزمەوە. من پێشەوەی باسی ئەو مەفهومە تازانە بکەم، من ویستم باسی کورد بکەم لەکوێی تەکفیرکردن گوێی بۆتەوە بە درێژایی 1300 ساڵ دوای وەفاتی پێغەمبەر عەلەیهی ئەفضەل الصەلاة وەسەلام.
سەرجەم ئەو تۆڕاسەی کە لەسەر کورد قسە کراوە بە کورد نەوتراوە کافری ئەزانی بەڵام بە کوردیش نەوتراوە بڕا باوەڕداری ئەسڵەن کوردیان لە مرۆڤ خستووە سەرچاوە مرۆڤ نیان بینیوە سەرچاوە شیعیەکان سەرچاوە معتەزیلیەکان ابن مەسعود و برادرانی سەرچاوە سونیەکان وەکو صاحبی مفردات و ئەمانە هەمویان ئەڵێن کورد جنۆکەیە مەسعودیش لە مرۆڤ جدە هەبووە دەڵێ مرۆڤ جدە مەسعودیەکی کە لە باوکی تاریخی معتەزیلە مەسعودیە ئەڵێ ئەمانە لا تزەویج الأکراد فإنهم قوم من الجن الله لا هینێکی دیکە دەڵێ ئەڵێ قوم مسخهم الله ئەڵێ ئەمانە قومێکن چۆن کاتی خۆی خوا بەشێک لە بەنی ئیسرائیل کرد بە مەیمون فقلنا لهم چند دەڵێن عەرەب و دواتر زمانی عەرەبیان بیر چۆتەوە چوون بۆ شاخەکان هینێک هاتووە ئەڵێ لە سەردەمی سولەیمان پێغەمبەر باشە مەلیکی دووەمی بەنی ئیسرائیل ئەم نەفی کردوون بۆ چەند جەزیرەیەک ئەجا تەویلی شەکەن ئەم جەزیرە ئێستا هەیە لە باکوور لەوێ ئیتر ئەمان حەبسی کردوون لەبەرەوەی زۆر شەڕکەر و هین بوونە ڕێگر بوونە دائیمەن ئەم مستەلەحاتانە بۆ خەڵکی ئازا و ئەمانەی لە معتەقەد و لە بیر و باوەڕی خۆیان تەنەزولیان نەکردووە ئەڵێ لەوێ ئیتر جنۆکە لە بەحریێن زەواجیان لەگەڵەکەن ئیتر ئەو نەوەی کە لەوان دروستە بێ ئەم ئەکرادانن ئێستا بە شاخەوەن تەسەوڕەکەی هین ئیبن کەثیر لە تەفسیری خۆی تەفسیری و ئاەتی سوڕەتی فەتحەکە ئولی بەسی شەدیدین تقاتیلونهم ومسلمون ئەڵێ ئەکرادن ئەمانە ئەڵێ چەند ڕەئیەکی ڕەئی ڕاجع ئەکرادە یعنی اینجا یینە سەر موقعی کورد بەداخەوە لەبەرەوەی کاتمان زۆر نەماوە بینە سەر ئەم بابەت لیبرالیەت بەمانای ئازادیەکان دێ من بیرم یە لە سعودیە کاتی خۆی کابرایەک هات من لای ئیبن جبرین بووم یەکێک بوو لە عوزوی هەیئەی کیباری عولەمای سعودیەیەک لە ئەندامی گەورە زانایانی سعودیە هات وتی کابرایەکی مصری بەتەمەن بوو لە حەرەمی مەدینەی مونەوەرە عەسرانێک بوو وتی کوڕەکەم بۆتە لیبرالی ئەجید لیبرالی جەنابی شێخ وتی لیبرالیەت چییە بۆ وتی لیبرالیەت چیە لەبەرەوەی بەڕاستی ئێمە کە لە حەلەقەیەکی دین و بەس کتێبی دینیمانە خوێندەوە یعنی من جاروبار لەگەڵ ئەو برادرانە کتێبی فەلسەفی و ئەدەبی و شعر و ئەمانەمانە خوێندەوە من تۆزێ جێگەی ئیستیفام بۆم یعنی تاوەکو دوایی شێخ وتی هەر بەمنی وت ئیبن جبریل وتی ئێمە شێخێکمان هەبوو ناوی عەبدوڵڵە القوسەیمی بوو کاتی خۆی کتێبی فەلسەفەی خوێندەوە کافر بوو ئەمە چیرۆکێکی زۆر دوورودێشە بە تەفسیلی باز دەکەین لە دەرفەتێکی دیکە ئیتر دوای من هاتم سەحرا بلا ئەبعاد و ئەمانەم خوێندەوە و العرب ظاهرة صوتية و کتێبەکانی هین عەبدوڵڵە القوسەیمی جيد عەبدوڕەحمانی کوڕیشی وتی منیش نازام لیبرالیەت چییە وتی کوفرە لیبرالیەت عبد الرحمن وتي هو الليبرالية مثل الديمقراطية وعلمانية ونيدا زاني بس وتي دبي لو أنا نزيق بيها لقال أو أنا باسكري بيني بوي تخلق باسيكا وتي أجر وابي كفرة فكابرا لهوش خويت شو هاتبو كابرا بو خوي لمدينة منورة عبادة بكاتوزي دعاء خير بو كسكار ومنالي بكا إلا لهوش خويت شو أما بو هو دافعك دعاء من شوم قرام مكتبة عبيكان أبو للسعودية ئیتر لەو سەردەما تۆ وێنەی من بینیوە یەشماغی سوور و دژداشەوە ئەمانە ئیتر لەو سەردەمانە والحاصل جلی ئەو قەومە بوو چوومە مەکتەبەی عوبەیکان وتم کتێبتان هەیە لەسەر لیبرالیەت شێخ تۆ چیتە ئەمە لیبرالیەتی بۆ چییە تۆ یعنی حەقەتەن دوایی بۆیان پیا کردم لە زەرفێکی زەر تێنایەن ژۆن ستیوەرت میڵ بەڵێ لەسەر لیبرالیەت حەقیقەتەن ژۆن ستیوەرت میڵ خۆی ئیماندارە یعنی باز لەوە دەکات کە خوا ئینسانی ئازاد دروست کردووە زۆر باوەڕی بە ئازادی بدا کۆچکارێکی خوا ئینسانی دروست کردووە ڕۆبۆت نییە حڕی کردووە سەرپشتی کردووە و لەسەر ئەو سەرپشکەی خۆی ئینسانیە دوایی کە من بە سەرپشکی خۆم بە ئازادی خۆم ئیشێکی خراپەکەم سزا وەرەگرم بە سەرپشکی و ئازادی خۆم ئیشێکی باشەکەم پاداش وەرەگرم مە عەدالەتی ئیلاهیە حقیقەتەن دوایی کە هینم کرد بابە ئەمە وانیە
انجا اوت تو بتشيتا ناو فلسفه ومنطق مشكله منطقه فقد تزندق يعني اوي بتشيتا ناو لوجيك دبيت زنديق يعني لدين هالقراوه طبعا ما تجينك بمعنويه كان اوتوا يتر امل ليبراليات لانساني ازاده ترسي كابراي تشكبستو كابراي مذهب برست كابراي تراث برست بیرکردنەوەی ئازاد لبيركردنەوەی ئازادە ترسێ بۆ لەبەر بیرکردنەوەی ئازاد سنووری نییە پرسیار لەسەر ئەم چەق بەستویە دروست دەکات پرسیاری گەورەی جارێت تۆ بۆ دۆگمای بۆ چەق بەستووی بۆ چەق پەرستی بۆ بەس ئەو ئیمامانەی تۆ لەو چەند ساڵە ژیاون لە 200 ساڵە بەس ئەمانە ڕاستی لە لای ئەوانەیە مەگەر ڕاستی لە پێش ئەمان نەبووە یا ڕاستی لە دوای ئەمان نەبووە دلیلی چییە خوا ڕاستی قەتیس کردووە لەمانە لە لیبرال ئەمە نییە لیبرالیەت سنووری خۆیە زانێ سنووری خۆتە زانێ باش نییە پرسیارەکە گومانەکە قورئان ئەڵێ وەقالو یەک لەمانەی کە هەموو شتێکی قابلی قسە یەک لەوانەی ئەسنە جەهەنەم یەک لەوانەی کە دەستنە جەهەنەم وقال لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير الله يقر إيما جويقر بوينايا ترش جويقريتا مهمة يا عقلاني بوينايا وقال لو كنا نسمع طبعا أمريكا جويقرا يترخينا هنا بلام جويدقري أو نعقل يا عقلاني بوينايا أقر جويقر بوينايا عقلاني بوينايا ندا كيويتين جهنم إذا آتك سيا فرمي فاعترفوا بذنوبهم الله براسي معنى اعتراف بقناحي خويانا كان كواتا جوينا قرتن عقلاني نبون قناحة أستاذ بابم برسيارة أمريكا ليبرالية كيكا ببيهم آتا عبادته لبرو يجو يقري وعقلانيشا بكسي مذهب برستو أمي بدواي شيخيك ومذهبك وينيك وازاي قتيس بوتو حقيقة لو دروي أو هموي الرشبز عالمي أو سبية أو إيمان أو ايت الكفرة أما نام أصحابي جهنم كي بابما كوتاي بم القيا بينين برسيار ديكما دوا برسيار أما هەر لە ناو کۆمەڵگەی کوردی ئێمە ئەگەر شاهیدی چەندین دیمەنی تەکفیرکردن و بەکافردانانی کۆمەڵێ تێکستی کۆمەڵی شاعیر و نووسەر و کۆمەڵی نمایشی هونەرین بۆین لەسەر نزیکتری ناقسە بکەین ئێمە دەزانین شێرکۆبێکەس ئیملاقێکی گەورەی ناو دنیای ئەدەبی و شعری کوردیە شێرکۆ تەکفیر کرا لەسەر تێکستێکی شعری کتێبی قوبادی جەلیزادە سانسۆر دەکرێت چاپ ناکرێت لە وەزارەتی ڕۆشنبیری بە پاساوی ئەوەی ئەمە تەجاوزە بوو لە ژێر فشاری بڵێن تەفسیرات و لێکدانەوەی دینی جگە لەمە نوێترینان ئێمە ئەگە قسەی لەسەر بکەین نمایشێکی هونەری لەلایەن گروپێکی هونەری ڕۆژاواوە لە زانکۆی ئەمریکی دەکرێت نمایش دەکرێت ئەم نمایشە دەرگای مەحکەمەی لێ دەگرن ئیسلامیەکان بە جۆرێک لە جۆرەکان فەوزایەکی گەورە لە ناوی ئیعلامی دینی دروست دەکەن کە ئەمە تەجاوزکردنە بۆ سەر دین حتا تۆ وا دانێت تەجاوزە بۆ سەر مەسەلەی فکری دینی ئەمە ناکرێ مناقەشە بکرێ ناکرێ گفتوگۆی لەسەر بکرێ بۆ دەبێت تەکفیریکەی بۆ دەبێت ئیلا پێدوابێ ئەمە پەلاماردانی مقدساتە لە کاتێکدا تۆ ڕۆژانە بە دەیان جار پەلاماری فکری ئەلمانێر بە کافر دەزانی ئەو ناتوە دەرگەل لێ بگرێت ناتوە بتکوژێ نایە تفەنگل لێ هەڵبگرێ مناقەشە لەگەڵ دەکا نووسین بە نووسین گفتوگۆ بە گفتوگۆ بەڵام کاتێک کە تۆ تەکفیر دەکەی وەکەوەی فەرجفۆدا ئەمە ڕێگا خۆشکەر دەبێ بۆی کەوا تیرۆر بکرێ وەکەوەی کە خوا ناسیان تیرۆر کرد لە چەماڵ گەنجێکی ڕەنگە 4 ڕۆژی کە شتێک تری لێ دەرچوو بە وەنیە ئاجا لەسەر ئەمە ینی ئەمە هەز ناکەیت دەبێت پێداچوونەوەیکی بۆ بکرێ ئەگەر بتوانین لەمە ئەمە دەکەینە دوا پرسیار ئەم شێرزا حەسەن پێش 2 ساڵ لە هەڵەبجە کۆمەڵی ئیخوانەکان کۆبوونەوە طبعا سوپاس و ستایش بۆ خوا کە دۆناڵد ترامپی هیدایەتدا بۆی بۆ دواییە خەریکە ئیخوان دەخاتە لیستی تیرۆر حقەتە نەمانە تیرۆرستنەوە سوپاس یەکەین بەڕاستی لەبەرەوەی لایەک لەم لەکە ناشرینەی کە بە ئیسلامەوە بوو خەریکە لاچێ و ئەمە ێرەی نەگرێتەوە جارێ هەر چۆن ناگرێتەوە ئەوەی ئەمریکا بڕیار بە هەموو وجود دەگرێتەوە ئەیگرێتەوە ئێستا خەریکن هەندێک گروپین ئەڵێن ئێمە ئیخوان نین بە ئێوە دیکومنتانەیە بە ڤیدیۆ نەوەتەکان شانازیەکەن کە شوێن کەوتەی حەسەن بە ناو سەید قوتب و مەدرسەی ئیخوانین
ئەمە شتێکی باشە. ئەم میخوانانە لە هەڵەبجە لە شێرزا حەسەن کۆبوونەوە وتیان فەقیرێ بەو تەمەن و پیری و هینە چوو لەوێ قسەی بۆ کردن و ئەمە و جەیت وتیان تۆ کافری. کاکە بۆ کافرە؟ وەڵا وتویانە خوانێرە. با بە شێرزا حەسەن ئەڵێ ئەمەی بە ناوی دین قسە ئەکانێرە. یەک فەقیهتان هەیە ئێوە ژن بێ؟ یەک فەقیه نییە لە تاریخی ئیسلامی ژن بێ. معقولە لە هەموو کتێبی فەقیهەکان لە هەموو مەزهەبەکان حتى شیعەکانیش کتێبی تایبەت مجلداتی زەخمەوە نییە ئەیبینی کتاب و تەهارە مەسەلەن باسی توالێتەکە دەستنوێژەکە و مردوو شۆردنەکە ئەوەنەوە یەک بەرگە فلاوتی ڕاستە فلاوتی سێ بەردی ئەبەی دەوروبەری و ناوەڕاستی فلاوتی دوی بەردێکت بنابێ ئێسقام هەموو مناقەشە هینانێ بۆیە ئەڵێمە بێ بچێتە هین خەڵک ئەو مجلداتە ئەنا بینێ بێڵە بێت چ عیلمێکی تیا بێویستیانە مەسەلەن هینی تایبەت بەرگی تایبەت باسی سووری مانگانەی ژنەکە ئەجێی سووری مانگانەی ژن مەفروزە عەلە الئەقەل ئەگەر دکتۆرێکی ئەخیسائی ئافرەتانیش قسە نەکە عەلە الئەقەل ژنێک قسە بکە فەقیهێکە هاتووە لە ئێمە نووسیەتی و حاڵەتە ئەوێ بە چ عیلاقەتێتەوە شێرزا حەسەویست بووی ئەوە بڵێ کاکە ئێوە لە فقه ئەگەر ئەو بەشەی پەیوەستە بە ژن لە ژن کە بە مناڵی ئەبێ خەتەنە ئەکرێیان نا ژن ئەمرێت چۆن ئەشۆردرێ چۆن بە شوو دەدرێت تەمەن و باڵغ بوون و نازان سووڕی مانگانەی ئەڵێ با ژنێک بێ عینەن وەکو خۆتان ئەو شروطانەی لەسەر پیاوەکانتان هەیە کە دەبێتە فەقیه و محەدیث و مفەسیر و ئیمام با ژنەکە بێ ئەم قسە بکە وتیانەوە گەورەترە و کوفرەی ژن نابێت بێتە خەسیرەت ئوممەتون وەلا ئەمرەها امرأة یعنی ئوممەتێک دۆڕاوە ئەگەر ژنێک ببێتە سەرکردەی ئێوە ئەنجلینا مێرکل بووە سەرکردەی ئەڵمانیا بەهێزتر بوو ئوستورالیا بەهێزتر نەروی سەرکردەکانی هەموو ژن بەهێزتر بوون فبۆیە ئەمە بەردەوامە بێ لە بەرەوەی ترسیان هەیە ئەمان ترسیان لە سەمایەکەیە کە ئەمەی زانکۆی ئەمریکی هینەکە فڕێ ئەدا بۆ لەمە لەو جلکەی داعش ناترسێ کە خستوویەتێ سەر سەبیەکانی لەمەی لە ژێرەوە کە جلێکی کوردیە لەما ترسێ لەو توڕاسە ئەسلی باو باپیران و هەزارها ساڵی تۆ ترسێ ئەزانێ ئەمە ئەسلیەکەتەوە هەمومان سۆزێکی ڕەوحانی ڕەبانیمان بۆ ئەمە هەیە ئەمان لەوە ئەترسن بۆیە لە مەسلەی ژن کە من هیوادارم بیکەینە حەڵقەیەکی تایبەت کە ڕوانینی ژن لە کۆمەلگای ئیسلامی کە وەکو ناقص العەقل و ناقص الدین و هەموو شتێک ئەیبینین بۆ ئیسلامی سیاسی هەمیشە لە ژنە ترسێ وەکو مارکسە ئەگەر ژنێک تربیەت وەرگێ عائیلەیەک وەرەگرێ بەڵام ئەگەر پیاو تربیەت وەرگێ ڕۆشنگەری وەرگڵی تاکێک وەریەگری ئەمان لەوە ئەترسن چونکە ئەزان بناغی کۆمەلگایە دەستەکانت خۆش بێت دکتۆرجان زۆر سپاس ماندوومان کردی بینەرانی بەڕێز لێرەدا هاتینە کۆتایی ئەم ئەڵقەی تری بەرنامەکەم تا بەرنامەی شتر بەیەک دەگەینەوە کاتێکی خۆشتان هەبێ و شادواران بن